سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانی لە پانۆرامی ئەم شەو بۆ قسەکردن گفتوگۆکردن سەبارەت بە بابەتێکی دیکە. کێشەدارایەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا تاکو ئێستا بە چارەسەر نەکراوی ماونەتەوە. هەرێک لە حکوومەتی هەرێمەوە حکوومەتی بەغدا لە دوانی جیاواز دەدەنەوە باز لەوە دەکەن کە هەر لایەکیان نیازپاکی خۆی سەلماندۆ بۆ ئەوەی کە ئەم کێشانە چارەسەر بن و هەر لایەکیان پەنجەی کەمترخەمی بۆ ئەوی دیکەیان ڕادەکێشن کە بەداخەوە ئەم کێشەدارایانە بارودۆخێکی سەختی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست کردووە، بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروست کردووە، بۆ سێکتەرەکانی ئابووری و بۆ بازار. داخۆت کاکەی ئەم کێشەدارایانە بەردەوام دەبن دەستپێکی ساڵی نوێ و خەڵک ئومێدی بەوە هەبوو کە لە سەرەتای ساڵی تازەدا کێشەدارایەکان بەرەو چارەسەر بچن و موچەی موچەخۆرانی هەرێم بچێتەوە دۆخی ئاسایی خۆی. دەمەوێت گفتوگۆی ئەم بابەتە بکەم لەگەڵ هەریەک لە بەڕێزان دارا سێکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ڕاستەخۆ لە بەغداوە لەگەڵم دەبێت وها زۆر بەڕێز دکتۆر نەوزات هەمەوەندی مامۆستای زانکۆ جەنابیشیان لە هەولێر و لەگەڵمان دەبن. سەرەتاش دەچمە بەغدا بۆ لای بەڕێزدارە سێکانانی. کاکە دارا سوپاس بۆ ئەم دەرفەتە. دەکرێت پێم بڵێ دوا زانەریەکان دوا پەرسەندەکان چیە سەبارەت بە کێشەدارایەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس بەێوە، سڵاوی لە بیسەر و بینەرە بەڕێزەکان، زۆر بەخێراتنی بەڕێز دکتۆر نەوزات دەکەم. سەرەتا هەموومان دەزانین کێشەکانی نێوان حکوومەتی عێراقی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی کاوەتەبووی ساڵانی ڕابردووە. بەداخەوە جۆرێک لە ئێرانەکەی بەم ڕۆژە گران و هەمووان دەزانین بەردەوام شانی کوردی سەردانی بەغدا بۆ ئەوەی کە کێشەی شایستەدارایەکانی هەرێم چارەسەر بکات، بەڵام تا ئێستا ئەم کێشە بڵێن چارەسەرێکی ڕیشەی و حکوومەتی بۆ نەدۆزرابوانێت. بەداخەوە ئێمە کە ئێستا لە نزیکی ناوەڕاستی مانگی یەکی ساڵی 2024 فەرمانبەرانی هەرێم سێ موچەی ساڵی ڕابردوویان وەرنەگرتووە و ئەتوانین بڵێم ئایندەی ئەم موچەیەش ئەگەرچی ئەمڕۆ هەواڵێکە بوو، بەڵام هەمووان دەزانین بەڕاستی لە وڵاتێک کە ماوەی 32 ساڵ ئەزموونی حکومڕانی هەبێت کە لە سەرەتادا زۆر بانگشەیەوە کرا کە پێویستە ئەم ئەزموونە وڵاتانی دنیا و دەوروبەر سوود لێ ببینن، بەڵام بەداخەوە ئەم ئەزموونە نەیتوانین سەرکەوتوو بێتەوەی کە سادەترین ماف بۆ هاوڵاتیان فەرمانبەرانی. ئێستا ئێمە قسە ئەکەین بەداخەوە فەرمانبەرانی هەرێم ساڵێکی ئێران پڕە کێشە و گرفت و ئاوەزیان سەرکرد. ئێستادا لە دوو پارێزگا و لە دوو ئیدارەی سەربەخۆیان تا ئەم کاتە وەسەی خوێندنەوە و پێویست نەکرابێت. بەداخەوە لە دوای 32 ساڵ ئەزموونی حکومڕانی کە ئێستا من تۆ قسەی دیار تا ئێستا حکوومەت ناتوانێت لە 24 کاتژمێر کارەبا بۆ هاوڵاتیەکانی ئەوەی گرفتی شایستەدارەکانی هەرێم و فەرمانبەرانی هەرێمە دوای ئەوەی کە بەداخەوە لە بودجەی ساڵی 2023 لە بردننی شایستەدارەکانی هەرێم ئێستا هەموو داگەیشتونەتە ئەو قەناعەتەی کە پێویستە یاسای بودجەی ساڵی 2023 هەبێت. بەڵام ئەم هەموارکردنەوەیە کاتێک گرنگی سەرکەوتنی بێ کە لە بەرژەوەندی شایستەدارایەکانی هەرێم هەموومان دەزانین ئەگەر بە دەنگی ئەندامانی پەرلەمانی کورد لە بەغا تێن چونکە لە کۆی 329 ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق 63-64 پەرلەمانتاری، بۆیە پێویستی بە جوڵەیەکی تەندروست هەیە بە زاڵبوون بەسەر گرفت و کێشەکاندا هەیە. بەداخەوە ئەو گرفتەیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە بەتایبەتی لە نێوان هەردوو هەرێمی کوردستان دا دوو پارتەش لە بەغا دەسەڵاتدار بەردارێکی سەرەکین لازم وانی هەرێم. من زۆر جاران پرسیارە ئەەکەم ئێمە ئەڵێ بەغا شایستەداراییەکانی هەرێم ناکرێت، بەڵام بەغایی کە باسی ئەەکەین سەرۆک کۆمارەکەی کوردە، جێگیری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانەکەی کوردە، جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەکەی کوردە، چەندین وەزیر و پلە تایبەتمان هەیە لە بەغا. بەداخەوە بەهۆی ئەو پەرتەوازەی ناوماڵی کورد لە بەغاش ڕەنگی داوەتەوە سەنگی پێگەی کورد وەکو ڕابردوو نییە لاوازە. ئەمە ئەتوانین بڵێن گرفتی گەورەی داوەڕەوەکانی خەڵکی کوردستان دروستکردووە. ئێستاش بینین جارێک بە ناوی قەرز و جارێک بە ناوی سلفۆ و جارێک بە ناوی ئەوەی کە نەفەقاتی فعلی گرفتی.
من ئەڵێم لێرەوە داوا لە سەرجەم لایەکە بە جددی کار لەسەر ئەم نەخشەیە هەموو ناکۆکەکان وەلا بدەین چونکە ئێمە کێشەیەکی قورسی هاوڵاتیانی هەرێممان هەیە کە ڕاستی توانم بڵێم کار گەیشتۆتە ئەوەی لە دۆخێکی سەخت داژ ئەم بەڕێزانەش هەموو لە بەغدا سوێن خەڵکی عێراقا کار بکەن دووادارم بە یەکدەن بە یەک پلانێکی هاوبەشەوە بە پاکێجێکی جوان بتوانین شاربیێت لە بەغدا. زۆر باشە کاک دارا دەگەڕێم وڵات قسەی زیاتر دەگەین دکتۆر نەوزاد بەخێر بیت سپاس بۆ ئامادەبوونت. دەکرێت ینی پێم بڵیت ئەم بارودۆخی کە ئێستا ڕوودەدات و کاک دارا بە وردی تێشکی خستە سەر بابەتەکە کە کێشەکان لە چه ئاستێکدان ینی تاکەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چاوەڕێ بکەن ئەم بارودۆخ و سەختی گوزەرانی کە لە هەرێمی کوردستان هەیە تاکەی بڕەکە. سلااو لە ئێوە سلااو لە بینەرانی خۆشەویست و بە خێراتنی میوانە بە ڕێزەکەشتان دەکەم. ئەم هەنگاوەی ئەم دوای حکوومەتی هەرێمی حکوومەتی عێراق و سەرۆک وەزیران لە کەم هەنگاوی نیازپاچی و بەرەو مەساری بەرەو ڕێگای چارەسەری ئەم بارودۆخە قەیراناویە کە لە هەرێمی کوردستان سەری هەڵداوە و بارێکی گوزەرانی خراپی بۆ هاوڵاتیان و تایبەت فەرمانبەران دروست کردبوو و نەمە و گەشەی ئابووری لە هەرێمی کوردستان ڕوو لە کزی بوو. بەڵام لە هەنگاوی سەرەتای حکوومەتی عێراق و لە مانجی یەکی 2024 من پێم وابووە پیشبێنینەکانیشمان وابوو بەرەو دۆخی چارەسەربوون دەڕوا و ئەم گوژمانەی کە بۆ هەرێمی کوردستان دێت چیتر بە شێوەی قەرز نایە و بە شێوەی ئیستحقاق و پشتی هەرێمی کوردستان دابین دەکرێت چونکە ئەگەر قەرارە هەرێمی کوردستان بەشێک بی لە عێراق ئەوە دەبێت ئەو شێوەی خوارو ناوەڕاستی عێراق و پارێزگاکانی تری عێراق دەبێت هەرێمی کوردستانیش فەرمانبەرەکانی موچەخۆرەکانی لە ئەمان کاتدا شایستە و موچە و شایستە داراییەکانی خۆیان وەربگرن و دەبینین وەفدیدان و ساندکاری هەرێمی کوردستان لەگەر دەسەڵاتدارانی حکوومەتی عێراق گەیشتونەتە دۆخێک یا هەنگاوی یەکەمی چارەسەرکردنی ئەم بارودۆخە کە نزیکی 690 ملیار دینار کە بە شێوەی پشک یا بە شێوەی ئیستحقاقی هەرێمی کوردستان ڕەوانەی هەرێمی کوردستان دەکرێت و تا هەموارکردنەوەی پرۆژه یاسای بودجێ عێراق بۆ ئەوەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە تا بودجەی تەشغیلی هەرێمی کوردستان لە ئینفاقی فعلی زیاد بکرێتەوە هاو شێوەی پارێزگاکانی تر و ئەمە حەق و مافێکی سەرەتایی هاوڵاتیانی خۆمانە لە هەرێمی کوردستان و دەبێ حکوومەتی عێراق قەرەبووی ئەم ماوەیەی ڕابردوش بکاتەوە بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چونکە 3 مانگی ساڵی 2023 کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەدراوە. من پێشووتریش باسم کردووە لە دوای 25 سێوە کە لە ڕێگای دادگای فیدرالی پاریسەوە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە هەر لەو کاتەوە دەبێ ئیستحقاقی هەرێمی کوردستان و شایستە داراییەکانی هیچ نەبێ فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە دابین بکرێکە دابین نەکراوە. بەڵام پێم وایە و گەشتبینم لە ساڵی نوێ بەرەو دۆخێکی باشتری ئابووری هەنگاو برێن ئەگەر دۆخە سیاسی و ئابووریەکەی عێراق بەو شێوەیە بێ و دەبێ لە ڕێگای کوتلە سیاسیەکانمان لە ڕێگای یەکدەنجی و یەکپارچەی و یەکگوتاری دابنیشین لەگەر کوتلە سیاسیەکانی عێراق و لەگەر گەورە سیاسیەکانی عێراق بۆی لە هەموارکردنەوەی پرۆژە یاسای بودجە پشتی هەرێمی کوردستان ئەگەر هەر هیچ نەبێ زیاد نەکرێەوە خۆی بمینێتەوە و جێگەی ئەم گۆڕانکاریانەی کە لە بەرژەوەندی کورددا هەیە جێ بۆ بکرێتەوە. دکتۆر نەوزادیانی پێشتیش لە سەرەتا قسەکانم باسم لەوە کرد کە هەرێم و بەغدا هەر لایەکیان دەڵێن ئێمە نیازپاکی خۆمان سەلماندۆ هاتووینەتە پێشەوە بۆ چارەسەری ئەم کێشانە. بەس بەڕاستیانی لای خەڵک پرسیارە لای ئێمە ڕۆژنامەنووسان پرسیارە داخۆ ینی کێ کەم تەرخەمی سەرەکیلەوەی کە ئەم کێشانە ناگاتە ئەنجام ناگاتە حەل. بەڵێ ئێمە تا ئێستا بینەری ساحە و بینەری یاریەکە و بینەری
ئەو سیاسیانن بۆی لە مەودووە ئایا بەرەو کوێ بەرەو چ ئاراستەیە کەنگاو دەنێن. ئێمە دەبینین حکوومەتی عێراق لە ساڵی ڕابردووە بە هەموو شێوەیەک سیاسەتی برسیکردن و سیاسەتی چەسانەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی لێکەوتەوە کە کاریگەری و تەسیری ڕاستە و خۆی لەسەر تاک بە تاچی هەرێمی کوردستان ڕنگ دەداتەوە. بەڵام دەبینین ئێستا لە هەنگاوی یەکەم حکوومەتی عێراق ئەو هەنگاوەینا بۆەوەی جارێکی تر هاوڵاتیەکانی هەرێمی کوردستان وەکو هاوشێوەی هاوڵاتیەکانی حکوومەتی عێراق و خوار و ناوەڕاست و پارێزگاکانی تر مامەڵە لەگەر بکە و دەبێ ئەم لێکتێگەیشتنە بەردەوامی هەبێ و ئەم دانووساندنە بەردەوامی هەبێ بۆ ئەوەی داخوازی و داواکاری و پێشنیارەکانی هەردوو لا بە شێوەیەکی هاوسەنگ قبول بکرێەوە بە پێی یاساش بە پێی دەستوری عێراقیش دەبێ شایستە و موچەی هەرێمی کوردستان لەلایەن عێراقەوە دیاری بکرێ و عێراقیش مافی ئەوەی هەیە چاودێری و لێکۆڵینەوە و وردبینی لەسەر داهاتی هەرێمی کوردستان بکە و دەبێ هەرێمی کوردستانیش پابند بێ بەو داهاتە سنووریەکان یا باج و ڕسوماتی ناوخۆی هەرێمی کوردستان بە داتا و زانیاری تەواوەوە ڕادستی حکوومەتی عێراق بک بۆ ئەوەی هیچ مەهانەیەک و هیچ گیر و گرفتێکی تەکنیکی و سیاسی و یا ئابووری لێ نەکەوێتەوە بۆ ئەوەی جارێکی تر حکوومەتی عێراق نەتوانێت دەست بە بۆ قوتی خەڵکو بۆ بڕینی نانی خەڵکو بۆ یا نەناردنی ئەو پشکە یا ئەو شایستە داراییانەی هەرێمی کوردستان کە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق جارێکی تر ئەم بارودۆخەیە ئەم لێبڕین و نەناردنی شایستە دارەکە تێکەڵی ململانە سیاسیەکان بکرێ بۆ ئەوەی ململانە سیاسیەکان یا هەر کێشەیەکی سیاسی و بارودۆخێکی ئابووری هەبوو دەبێ حکوومەتی عێراق مولزەم بێ بەم بەدانی پشی هەرێمی زۆر باشە دکتۆر نەوزار بە ماف و دەستوری عێراقەوە. زۆر باشە کاکێ دارادێمەوە لای جەنابەت ئێوە وەک ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیانی ئێستا لە چاوەڕوانی چیدان تاوەکو ئەوەی کە باز دەکرا مەسەلەی گەڕانەوەی بودجێ بۆ پەرلەمان و سەر لە نوێ هەموارکردنەوەی و هەندێک لەو ڕێکارانەی کە بڕیارە ئەنجام بدرێنی ئەم پرۆسەیە بۆ ناچێتە پێشەوە. ڕاستە ئەنجومەنی نوێنەران تووشی پێشاتێک بۆ کە سەرۆکی نیەوە ئێستا دیارە هەڵبژاردن کراوە کۆمەڵێک ئەو گیر و گرفتانە هەبوون ئەم پرۆسەی دواخست بەڵام خۆ دەکرێت تر کات لە بەردەستدایە بۆی لەسەرم بودجێ بڕیار بدەن ینی چاوەڕی چی دەکەنەوەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران؟ ئێمە هەمووان ئەزانین ئەبێ ئەو ڕێکەوتەی کە لە نێوان هەردوو حکوومەتی عێراقی کراوە حکوومەتی هەرێمی کوردستان کراوە ئەو پێشنیارەی گەڵاڵە کراوە لەلایەن هەردوویانەوە حکوومەت بینێرێتە پەرلەمان ئەو کاتە پەرلەمان ئێنێرێ بۆ لیژنەی معنەی کردەکە لە لیژنەی دارایی بۆ پەرلەمان دەست بە ڕێکارەکانی خۆی ئەکا کردنەوەی یەکەم ملیۆن سێم دوجار بێ ئەموانی یاسای بودجێ ساڵی 2023 بکرێتەوانێ بەڵام پێش هەموو شتێک پێم وایە دەبێ کورت بۆ دەنگ ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتوو ماوەیەک لەمەوە پێشدایەوە کە پۆستی شاغیر بوو یاداشتێکمان پێشکەشی فراکسیۆنە کوردیەکان کرد داوامان کرد ئێمە بە وەرەقەی هاوبەشەوە مامەڵە لەگەڵ بەرگریەکان بکەین کە بۆ خۆیانە پاڵەوەن بۆ سەرۆکی نوێنەران پێنج داوامان کرد یەکێک لەوانە کە شایستە داراییەکانی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەران جا بکرێتەوە لە ململانی سیاسی زۆرێک لێبرێتی بۆ و دووهەمیان بە پارێزگابوونی هەڵەبجە بکرێتە نەخشەی کاری دانیشتەکانی پەرلەمانەوە سێمیان شایستەیەکانی زیندانیانی سیاسی هەرێم هاوشێوەی عێراق مامەڵەی دەوڵات کرد چوارەمیان ئەو هاوڵاتیانی کە زەرمەند بوون لە دەستی و قەرەمە کرێنەوە وەکو سەرجەم ناوچەکانی تری عێراق بەڵام بەداخەوە ئیستیجابەی یان وەڵامی فراکسیۆنە کوردیەکان پێویست نەبوو دوێنێ بینیمان لە هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانە یعنی چۆنەڵێ ڕوویایەکی وازەح وەرەقەیەکی هاوبەش لە نێوان فراکسیۆنە کوردیەکانە نەبووە ئێکە و بۆ خۆی چووکە من ئەمە کەسێم هەیە نایشاردنەوە
ئەترسم بۆ بودجەش وەکو پات کۆدەنگ نەبی هاوڕان نەبی هاودەنگ نەبی ئەو کاتە ئەو دەموکوڕیانی کە لە هەمووان بەس کاک دارانی بەڕاستی مەسەلەی بودجە پرسێکی گرنگی چارەن و سازە، ینی بەڕاستی ئەوە نییە کە لایەنە کوردیەکان لە بەغدا وەک جۆرێک لە مجازەفەی پێوە بکەن بەرامبەر بە ژیان و قوتی خەڵک لە هەرێمی کوردستان. بۆچی دەبێت یەکدەنگ نەبن لەسەر ئەم بابەتە؟ ئەگەر لەسەر هەموو کێش و گیر و گرفتە سیاسیەکانی تر ناکۆکن تەبانین، بەڵام بابەتی بودجە بابەتی قوتی خەڵکانی، بۆچی دەکرێت پێکەوە یەکدەنگ نەبن؟ تەسەورەکەی من ئەم پرسیارم بە شخصی لە برادەرانی پارتیەکێکی کردنەوە لە هەرێم پێکهێنەری سەرەکی حکوومەت لە بەغدا هاوبەشن لەم حکوومەتە ئەوە لەگەڵ چوارچێوەی هەمایەتی ئیدارەی دەوڵەتی ئاڕاکردنەوە ئێوە لەسەر چییە ڕێکەوتوون کە کورد دەنگیدا بە سەرجەم کردو مادەکان کە لە بەجۆردی ناوەڕاست و پاروی عێراق بوون، بەڵام ئیدارەکانی هەرێم یەک نمونایەوانەیە کە ئەوش تەنها ئەو فەرمانبەرانی کە لە پارێزگای کەرکووک نزیکەی 100,000 فەرمانبەر و مامۆستا لە کاتێکا لە کارنامەکەی بەڕێز سوودانیا هەبوو بوازە، بەڵام کاتێکدا دەنگدانەوە پەرلەمانتارە عێراقیەکان دەنگیان پێنەدا. یعنی من بۆیە ئەڵێم ئەبێ لایەنە کوردیەکان زۆر دڵسۆزانە، زۆر خەمخۆرانە یەک دەنگانە بۆ دەنگانە هەموو ئەو ناکۆکیانە وەلا بنێن و بەرژەوەندی تاکە پێ وەرمان بریتی بێ لە بەرژەوەندی هاوڵاتیان و فەرمانبەران و خانەنشینانی هەرێم. ئێمە لەگەڵ سوودانیا دانیشتین زۆر بە شەفافی ئەممان پێوە وتمان ئەگەر حکوومەتی عێراق کەم تەرخەم بێ، ئەگەر حکوومەتی هەرێم کەم تەرخەم بێ، بەڵام تاوانی خانەنشینێک لە هەرێم چییە؟ تاوانی مامۆستایەک چییە؟ تاوانی فەرمانبەرێک چییە کە موچە وەرناگرێت؟ ئەوش بەڕێزیان وتی ئێمە گەشتونەتەوە قەناعەتێ ئەبێ هەمووان بکرێتەوە و ئەو پێشنیارش کە لەوێ کرانە بودجەی هەرێمی کوردستان لە نەفەقاتی فعلیەوە بوازێتەوە بۆ نەفەقاتی حکومە. بەڵام دوجار بەڕێزم من حەزەکەم ئەمە بڵێم بۆ جەنابیشتان و بۆ بیسەر و بینەرە بەڕێزەکان لە ڕابردووە ڕێکەوتن کراوە لەبەر بیمایەکەکان بەڵێنراوە لەسەر ماشێتی و شاشەکان شتی باش نووسراوە، بەڵام بۆ دەڵێن عیبرەت لە جێبەجێکردندا هەیە. گرفتەکە ئەوەیە کاتێک دێ کە سەر جێبەجێکردن گرفتەکان هێندە زۆر لە بینی هەرێم و ناوەندا. تەسەورەکەی دەست بۆ هەر دۆسیەکە بێ، دەست بۆ خاڵە سنووریەکانە بێ لە خۆی ژمارەیەکی زۆر خاڵی سنووری ژمارەیەکی کەمیان لە عێراق فەرمین و ناسکراوە، دەست بۆ ژمارەی فەرمانبەرە بێ جیاوازێکی زۆرە، دەست بۆ موچەی خانەنشینی هەرێمە بێ کەمترین موچەیان 200,000 لە هەرێم لە عێراق 150,000، دەست بۆ گرێبەستە نەوتەکانە بێ. یعنی من پێم وایە گرفتەکان زۆرن، کێشەکان ئاڵۆزن و ئەبێ بڕیارێکی جدی بدرێ ئەم کێشەیە چارەسەر بکرێت. ناکرێ بەڕاستی بەردەوام فەرمانبەرانی هەرێم لەسەر دڵا ڕاوکێ بن، چاوەڕێ ئەوە بن مانگانە ئیتر بە سرپەیە بە قەرزە بە ڕێکەوتنە بڕێک پارە دێ لە بەغاوە. ئێمە ئەبێ ئەم ڕاستیە بڵێن، یعنی بەداخەوە جۆرێک لە ناومێدی ڕووی کردووەتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چۆن ئومێدیان بۆ بگەڕێتەوە. کەم هیوادارم ساڵی 24 ساڵی کۆتایی قەیرانەکان بێت، ساڵی بەجێکردنی ساڵی مراجعەی هەر بە حکوومەت بێ بۆی کۆتایی بەم گرفتانە بێت. لەبەرەوە ئەتوانین بڵێن ئەمە قەیرانی سەرەکی کێشەی سەرەکی و ئاڵۆزن بەداخەوە گرفتێکی گیان دەستکردووە بۆ کات بە کاتی هاوڵاتیانی هەرێمی. زۆر باشە کاک دارا دەگەڕێم وڵات بەڵە فەرموو قسەکە تاواکە. هیوادارم وەقوتم یعنی ئێوە سەرەکیمان بەرژەوەندی خەڵک بەڵێ بە ضروري تیم و فەرێق کار بکەین بۆ تەجاوزی هەموو تەشەبوسەکان و سەدارایەکانی هەرێم زەمانەت و گرنگێکی بۆ. زۆر باشە دکتۆر نەوزاد، ینی کاکدارا باسی لەوە کرد کە بەداخەوە ینی دەست بۆ هەر سوچێکی ئەم کێشەیە دەبیت دنیاک لە قوپۆپ و کێشە و گێر و گرفتی تازە سەر هەڵدەدات و لە قسەکانیشیدا ینی ناکرێت بەڕادەیەک ئومێدێکی گەورە ببینی لەوەی کە ئەم کێشەدارایانی نێوان هەرێم و بەغدا ڕەنگە بەو زوویە چارەسەر بن. ئەنی دەکرێت پێم بڵێ جگە لە ڕێککەوتن لەگەڵ بەغدا هەرێم هیچ بژاردەیەکی تری لە بەردەمدایە بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخەی ئێستەکە هەیە؟ بەڵێ
هەرێمی کوردستان ئێستا ئەرکە قورسەکەی کەوتۆتە سەرشان و دەبێ کۆکراوەی دەنگە ناڕازیەکانی ناوخۆی هەرێمی کوردستانیش بێ و ئەرچی ئەندام پەرلەمانەکانی عێراق قورستر دەبێ. ئێستا ینی شەڕی بەدەستهێنانی پشتی هەرێمی کوردستان بە ڕێگای یاسایانە لە ڕێگای پەرلەمانەوە دەبێتە شەڕی سەرەکی ئەوان بەڕاستی و سەرکردایەتی حزبەکان و سەرۆکی حکوومەت و جێگر و سەرۆکی هەرێمی کوردستان بە هەموو کوتلە سیاسیەکانەوە دەبێ هەوڵ بدەن بۆ ئەوەی ئەم بارودۆخە ناهەموارە، ئەم بارودۆخە خراپە ئابووری لە هەرێمی کوردستان چەندین ساڵە بەڕۆکی گرتوون لە ڕێگای پەرلەمانەوە لە ڕێگای یاساوە دەنجی بۆ بدرێەوە بتوانن لە ڕێگای عیلاقاتی کەسایەتی و شخصیاتیەکان هەوڵ بدەن دەنجی بۆ کۆبکەنەوە، چونکە ڕەنگە ئێمە لە هەمواری پرۆژه یاسایی هەر گرفتمان ئەوە نەبێت تەنها پرۆژه یاسای بودجێ عێراق هەموار بکەینەوە، بەڵام دەبێ هەوڵی بۆ بدەین دەنجی بۆ کۆبکەینەوە، چونکە لە کاتێکدا هەموار بکرێتەوە هەمان ئەو دەنگەنێتەوە کەواتە ئێمە هیچمان نەکرد و بۆیە لە پێویستە لەسەر هەرێمی کوردستان هیچ بڕووبیانویەک بۆ حکوومەتی عێراق نەیەڵێوە. پێم وایە ئەوەندەی پرۆژه یاسای بودجێ عێراق ئەوەندەمە مەتاتی نووسراوەتەوە هەچ کات حکوومەتی عێراق بێوێ گرفت بۆ هەرێمی کوردستان دروست بکەوە زۆر بە ئاسانی لە ڕێگای بڕگە و خاڵەکانی پرۆژه یاسای بودجە کێشەی بۆ دروست دەکەیە پشکە داراییەکەی ڕادەگرێت. بۆیە ئێمە ئێستا شەڕی گەورەی بەدەستهێنانی ئیستحقاقی هەرێمی کوردستان لە پەرلەمانەوەیە و بتوانن بەشێک لە کوتلە سیاسیەکان ڕازی بکەن و ئێستا هەلێکی زۆر زێڕین لە بەردەم ئەندام پەرلەمانەکانی عێراق لە هەندام پەرلەمانەکانی هەرێمی کوردستانە لە پەرلەمانی بەغدا بۆی بتوانن ئەم هەلار بقۆزنەوە بۆ دانانی یا بۆ ساپۆرتکردنی کەسێک بۆ سەرۆکی ئەنجومەنی سەرۆکی پەرلەمانی عێراق بۆی بتوانن لە بری ئەودا پشتیوانیەک دروست بکەن بۆ ئیستحقاق و پشتی هەرێمی کوردستان یا زیاد بکرێ یا وەک خۆی بمینێتەوە ئەم پشکەی هەرێمی کوردستان چیتر نەخزێنە نێو ململانە سیاسیەکان، نەخزێنە نێو ململانە کەساییەکانی بەرپرسە باڵاکانی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان هەرکات بیانەوێ پشتی هەرێمی کوردستان ببڕن و هەرکات بیانەوێ بیگەڕێنەوە. ئەمە چونکە دەبێت جیا بکرێتەوە ئەم مەلەفە، چونکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوشێوەی هاوڵاتیانی خوار و ناوەڕاستی عێراق و پارێزگاکانی تر حەقیان هەیە و ناکرێ موچەخۆرێکی حکوومەتی عێراق یا مامۆستایەک بە نمونە بێنینەوە بە 1,200,000 دینار خانە نشین بکرێ مامۆستایەکی هەرێمی کوردستان بە چەند سەد هەزارێک کە ڕەنگە بەشی بژێوی و بەشی خەرجی خێزانەکەی ناکات کە ئەمە گرفت بۆ خانە نیشتانی ئێمە دروست دەکاوە سەرڕای ئەوەش موچە لە کاتی خۆی دابەش نەکرێ یا حکوومەتی عێراق بە هەر بیانوێک بێ پارە و پشک و خەرجەکانی هەرێمی کوردستان تێکەڵی ئەم بارودۆخە سیاسیە بکاوە. ئەمە بارودۆخی سەرشانی هاوڵاتیەکان قورستر دەکا. بۆیە تکام وایە شەڕی گەورەی خۆمان، شەڕی بەدەستێنانی مافەکانی خۆمان لە ڕێگای یەکدەنجی و یەکگوتاری و یەکگوفتاری بێ و ئەرچی ئێستا هەرێمی کوردستان کەوتۆتە سەرشانی ئەندام پەرلەمانەکانی عێراق بۆی بتوانین دەنجی پێویست بێنن بۆ هەموارکردنەوەی پرۆژه یاسای بودجێ عێراق لە بەرژەوەندی هەرێمی کوردستان کۆتایی پێبهێنن. زۆر باشە دکتۆر نەوزاد. کاک دارانی ئەوەی کە خەمی گەورەیە بەڕاستی ئەو بارودۆخەیە کە ئێستا دروست بووە بە تایبەت لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان دەزانی داگداری کە پرۆسی خوێندن وەستاوە مامۆستاش ینی کۆمەڵێک داواکاری یەکێک لەوانە بابەتی بوون شەو ئەم گیر و گرفتانەیە کە جەنابەت باسیەکەی ینی ترس لەوە نییە گەر ئەم بارودۆخی تۆ باست کرد و ئەم کێشە قوڵ و درێژخایەنانی کە هەیە و پێویستی بە کاتێک و پرۆسەیەکی درێژخایەنە چین و توێژەکانی دیکەش بگرێتەوە ینی جوگە گرنگەکان لە هەرێمی کوردستان پەکیان بکەوێ داخۆ و کاتانی بەرپرسیارەتەکە لە ئەستۆی کێیە بەڕاستی ینی ئەمە پێشاتێکە ڕەنگە جەنابەت باشتر بتوانانی تیشکی بخەیتە سەر. بەڵێ من
دەستخۆشی لە دووتە دەمزات بەڕاستی سەکانی تەواوە ڕێکە ڕێ هەمووان وابێت چونکە بەرژەوەندی خەڵکستانەبێت لە بەرژەوەندی هەموو پێشتر من بەداخەوە ئەڵێم من ناڵم حکوومەتی عێراقی تەنقەخەم نییە وەکو پێویست بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە بەڵام ناشکرێ بێباکی و بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستانی باز ناکرێت من ئەڵێم لە 2014ەوە لە هەرێمی کوردستان ئابووری سەربەخۆڕاگرتنەوە نەوە دەفرۆشرێ بەڵام ئێستا وەک خۆیان ئەڵێن لەسەر و 30 ملیار دۆلارەوە هەرێمی کوردستان قەرزدارە لەکوێی دنیادا هەبووەتەوە ئێمە ماوەی 32 ساڵەوە بەرەو 33 ساڵەی ئەزموونێکی حکومڕانیمان هەیە ئێستا ڕاستە موچەی مانگی 10 و 11 لەگراوە بەڵام خۆ هەرێم داهاتی نەوخۆی ئەوە مانگیەکیشی هاتە سەر بەڵام کاربەدەستانی هەرێم بیران لەوە نەکردەوە بڵێن با موچەی مانگێک بدەین بۆ ئەوەی هەرێم تووشی قەیرانی وەستانی خوێندن نەبێت ئەوە کارەساتێکی گەورەی پرۆسەی خوێندن لە وڵاتێکا بوەستێنێت کێ بووە هۆکاری ئەوەی کە پەرلەمان شەریعەتی نەمێنێ و هەڵبۆشێتەوانێت ئایا ئەمە شەرعی حکوومەتی عێراقی بوو یان ڕێنەکەوتنی دوولایەنەکەی دەسەڵات بوو لەسەر ڕۆژێک بووی انتخابات بۆ ماوەی 4 ساڵ هەڵوەشاندنەوەی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێم هۆکارەکەی چێ بوو یعنی ئێمە ناکرێ بەڕاستی هەموو تاوانەکە بدەین بەدەست بەسەر خەڵکی ترا و بڵێن هەرێمی کوردستان و بەرپرسەکانی کەمتەرخەم نەبوو ئێمە ئەبێ من پێم وایە سەرەتایی خاڵی وەرچەرخان و هەستانەوەی هەرێمی کوردستان لەوەوە دەست پێەکە کە بەرپرسانی ئەم وڵاتە بە ئاشکرا لای کەمی داوای لێبوردن لە هەوڵاتیانی هەرێمی کوردستان لای کەمی ئێعتراف بۆ بکەن بڵێن ئێمە لە ماوەی ڕابردوودا لە حکومڕانیان شکستمان هێنا نەمانتوانی ئەو بەڵێنانەی کە دامان بە خۆی کوردستان جێبگرین بەداخەوە لەبەر ئەوە بە دنیایەوە بۆیە من زۆر گەشتبین نیم بەوەی کە کورد لەم بارودۆخە حەساسی کردوکە کە دوایەم هەڵبژاردنی کە ئێمە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەهۆی من بلانەی با بڵێن سەربازیەوە کە کورد لەدەسترا بەڵام ئەزان ئەم جارێ ڕێژەی هاوڵاتیانی غێری کورد لە کەرکووک زیاتر بوون ئەم جارە تۆ بە یاسا و بە هەڵبژاردن لەوانەیە لەدەستی لەبەر ئەوە بەڕاستی وەکو وتم گرفتەکە تەنها بریتی نییە لە موچە ڕاستە موچە گرفتێکی زۆر گەورەی دروست بەڵام ململانی نێوان هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە سەرجەم سێکتەرەکانی ئەم وڵاتی تووشی لە چ کەرتێکی هەرێمی کوردستانە جگە لە کۆکردنەوەی باز و قەراس و زیاترینی ڕوسمان نەبێت لەسەر هاوڵاتیان لە چ پرۆسەیەکە سەرکەوتوو بوو با ئێمە ڕاست بۆ بینمان ئەوە کەتی پەروەردەتە ئەوە کەتی قاڵتە ئەوە کەتی ڕێگاوبانتە یعنی ئەبێ دەست بخێنە سەر برینەکان تا پۆلێنی برینەکان نەکەین تەسبیحیان نەکەین بەدڵسۆزانە و خەمخۆرانە فریای جەریانە نەدەین یعنی چەندین ساڵە باز لە پرۆسەی چاکسازی کرێ لە هەرێمی کوردستانە باشە بۆ ئەم چاکسازیە بەرهەمی نەبوو بۆ نەیتوانی ئێمە هەموومان لەسەرەوە تا خوارەوە بەرپرسانی ئەم وڵاتە ئەوەی گەردەڵی هەیە چەند بەرپرس لە هەرێمی کوردستانە لەسەر گەردەڵی پراپێکی دادگاکرا سزای تا ئەم عەقڵێتی حیزبیە زاڵ بێ بەسەر تا وەکو بەسەر عەقڵێتی حکومڕانی وەقاکو نیشتیمان و گەل من پێم وانێ کێشەکانەوە بە ئاسانی چاند ئەگەر چی هیوادارم وەکو وتم ساڵی 2024 ساڵی کۆتایی قەیرانەکان بن ساڵی سەرەتای گەشەی بەس کاک دارایانی خۆ دەزانی هیوا لەسەر بنەمای کۆمەڵێک پێشات یان کۆمەڵێک پێشبینی چاوەڕوانکراوی دڵخۆشکرد دەکرێت ینی لەو کاتەوە بە وردی گوێم لە قسەکانی تۆ ینی ئەوەی کە تێگەیشتم لەوەی ینی تا ئەم چرکە ساتی من و تۆ گفتوگۆ دەکەین ئاسۆیشی ڕوون نییە بۆ ئەم کێشانی نێوان هەرێم و بەغدا ینی دوجار چۆن دەکرێت هیوا بخوازین لە هەموو دنیادا کە قەیران دروست دەبێ حکوومەت ئەبێ بۆ باری لەناکاو پلانی یعنی ناکرێ حکوومەت بەس مانگێک تووشی قەیرانی دارایی دەستەوەستان بۆستێ بڵێ من ناتوانم بچێتە مەمبەران باشە ئەرکو مەهامی حکوومەتی بریتێ لە چی پلان و بەرنامە و استراتیژی حکوومەت بریتێ لە چی لەبەر ئەوە ئەمە گرفتەکەیە بۆیە دڵسۆزان زۆر دەمێتە هاوارە کە ئەم بارودۆخە تا سەر ئاوا ناڕوە نەک هەر دڵسۆزانی ناوخۆ
تەسەورەکەی لە نەتەوەی بتوەکان سەفارەتی وڵاتان ئەم پارانەیان زۆردا بە سەکردایەتی سیاسی یعنی بەداخەوە وتم ئەوە چارەنووسی پەرلەمانە وای لێ هات چارەنووسی هێزبەی پارێزگاکانە وای لێ هات سوی سەر بەخۆی هەڵبژاردنەکان وای لێ هات یعنی ئێمە ئێستا لە بەردەمی هەڵبژاردنێکیان کە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانە یعنی ئەبوایە کارێک بکەین کە تۆنەڵێ ئەم ئەزمونە ببێتە مای خۆشی بۆ سەرجەم کوردستانیان نەک بۆ کوردستانی باشوور بەڵکو بە تەواوی پارچەکانی بەڵام منم پرسیاراکەم چەندێک ئەمە بۆتە جێی متمانە و جێی هیوا و ئاوات و چۆنەڵێ ئەوەی کە دڵیان پێخۆش بێ لەبەرەوە بەڕاستی تا پەنجە نەخەی لەسەر ببینەکان تا من ئێستا ئەگەر من بە دڵنیای پێکەڵێن ئێستا مەبەستیان بێ سەکردایەتی سیاسی کورد لایەنە دەسەڵاتدارەکان بڕیارێکی جەریئانە بدەن بڵێن ئەبێ کۆتایی بە هەموو گەندەڵی و نادادی و تۆنەڵی پەرشوبڵاویەکی لایەن دارایی بێنی من تەسەورمان لە هەرێمی کوردستانە پارە هەیە بەڵام پارەکە پلانێکی لە بەردەمانە پارەکە بە تەعبیرێکی تر چۆنەڵی لە دەستێکی ئەمینانیە من چەند شەوێک لەمە پێش لە بەردەمەیەکی کەناوەکی ئاسماییە بووم لەگەڵ بەرپرسی لایەنێک لە لایەنە دەسەڵاتدارەکان وتی تا ئێستا بەشێک لە داهاتی خاڵە سنوورەکان ناگەڕێتەوە بۆ دارایی ئێمە لەکوێی دنیا داشتی وایە یعنی حکوومەت نەتوانێت تەنها دەستی خاڵە سنووریەکان بکات داهاتەکەی کۆ بکاتەوانێت ئایا چاوەڕوانی ئەوەی لێ یەکەین کە ئەم وڵاتە گەشەی ئابوووریەکان لە کاتێکا دەست خراوەتە بینەقاپی هاوڵاتیان نرخی کارەبا بەرز بۆتەوە نرخی ئاو بەرز بۆتەوە بەرامبەری تۆمبیل شەوقاتە زەریبە و باج و خەراش هەمومان ئەزانین لەم وڵاتەیە چەندە دەولاش موسەش نییە بیدێ بە فەرمانبەران لەبەرەوە بەداخەوە زۆر باش من داوا ئەکەم کە بەو پەڕی دڵسۆزی و خەڵکۆریەوە بەڵێ پلانێکی جدی دابێەوە کۆتایی کاکە خەڵکی دووسۆسەیە مەرجێ لە ناوی بەکانە بێنەوانێ خەڵکی دووسۆسە بێ پێلایەن بێ باسوود لە عەقڵ و لە بەرنامە و لە زانیاریەکانیەوە دەبێەوە کۆتایی بەم قەیرانانە بێت باشە دەگەڕێم وڵات کاکێدارە دکتۆر نەوزات کاکدارە باس لەوە دەکات لە هەرێمی کوردستان بەشی ئەوە پارە هەیە کە ئەم بارودۆخە و قەیرانانە تێپەڕە لایەنی کە مەگەر بە کاتیش بێ و ئەم پرسیارە زۆر لە مێژە ڕوبەڕۆی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان کراوەتەوە لەوەی کە بۆچی لە داهاتی ناوخۆ ناتوانن موچەی موچەخۆرانی هەرێم بدەن و حکوومەت هەرێمی کوردستان وەڵامی بۆ پێ لەسەر زاری وەزیری دارایی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەڵێت کە داهاتی ناوخۆ بەشی موشەی موچەخۆران ناکە هەر لە ڕاستیەمە لە تۆ دەپرسم دکتۆر نەوزاد ینی هەرێمی کوردستان ناتوانێت بەو پارەی لە بەردەستیدایە بۆ لایەنی کەم بۆ کاتیش بێ ئەم بارودۆخە تێپەڕێنێ من پێم وایە تا ڕادێک حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت هەرگیز نەبێ یا بەلێبڕینەوە ئەگەر بەشی داهاتی هەرێمی کوردستان بەشی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەکات ڕەنگە بتوانێت بەلێبڕین یا بگۆرە دکتۆر نەوزادانی کە دەڵی تا ڕادێک ینی تۆش تا ئەو شوێنە باوەڕت بەو ڕاستیە هەیە کە حکوومەتی هەرێم ناتوانێت موچەی موچەخۆرانی هەرێم بدا من پێم وایە دەتوانێت موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدا ئەگەر داهاتەکەی بەو شێوەیە نەبێ بیگەێنێتە 875 میلیارد دینار بۆی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان پێدابین بکە بەڵام منطقی نییە لە سێ مانگ نەتوانێت موچەیەک دابین بکە ئەمە جێی پرسیارە جێی گومانە بەڕاستی بەڵام ئەوەی کە ئێستا حکوومەتی عێراق ناردویەتی ئەم بڕەپارەی کە نزیک 680 میلیارە نزیک 690 میلیارە 680 نیوە تقریبا ئەمە لە لێکەوتە و لە وردبینی و لە تەدقیقی حکوومەتی عێراقەوەیە کە جەمع و تەرحێکی کردێ لەگەر داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەم کەسرەی کەماوەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتی ناوخۆ بتوانێت ئەم بارودۆخە چارەسەر بکە کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی لێدابین بکە کەواتە حکوومەتی عێراقیش هاتۆتە ئەم شێوازی ڕاستیە کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە مانجێکدا
حکوومەتی کوردستان ناتوانێت دابینی کە بەڵام ئەوەی حقیقەتە لە خاڵە سنووریەکان لە داهاتی ناوخۆ لە باج لە ڕسومات بە شێوەیەکی بەرچاو باج زیادی کردووە بەڵام لە دیوە شاراوەکەی تردا بەشێکی زۆر لە کۆمپانیاکان بەهۆی ئەم بڕیارە خراپەی کە لە بەرزکردنەوەی ڕێژەی باز دروست بوو بەشێکی زۆر لە کۆمپانیاکان تەسفیەی کۆمپانیەکانی خۆیان کردو وە گواسیانەوە لە ناو حکوومەتی عێراق لە حکوومەتی بەغداد مۆڵەتی کردنەوەی کۆمپانیا وەربگرن کە ئەمە هەموو زیاندان بوو لە داهاتی هەرێمی کوردستان زیاندان بوو لە کەمکردنەوەی داهاتی هەرێمی کوردستان بەڵام لەگەڵ هەموو ئەم بابەتانەشدا ناتوانین برێن حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بڕەداهاتێکی نییە و ناتوانێت مەسەلەن بە تەواوەتی لە ماوەی 3 مانگدا نەتوانێت موچەیەکی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکە کە ئەمە گومانێک دروست دەکات بەڵام من پێم وایە ئەگەر داهاتەکەشی بە تەواوەتی کۆ بکرێتەوە لە ژێر ئەو چاودێری وردبینیەی کە حکوومەتی عێراقدا ئەنجامی داوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت لە ماوەی مانجێکدا 875 ملیار دینار کۆ بکاتەوە تەنها بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و پێم وایە ئەم هەمووە کێشە داراییەی کە کەڵەکە بووە لە 20 ساڵی ڕابردوودا بە ڕۆژێک و دوو ڕۆژ پێم وایە چارەسەر ناکرێ بەڵام مێزی گفتوگۆ دانووسان لەگەر حکوومەتی عێراق و حکوومەتی فیدرال من پێم وایە هەنگاوە بەرەو چارەسەرکردنی ئەم کێشانە و هەنگاوی ڕاستەقینەن و هەنگاوی گەیاندن بە ئامانجا بۆ ئەوەی بارودۆخی هەرێمی کوردستان لەم قەیرانە ئابووریە ڕزگار بکەین و جارێکی تر بە گفتوگۆ جارێکی تر بە یاسا بتوانین مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان جێ بکەینەوە لە پرۆژەی یاسای بودجەی عێراق و پێم وایە دەبێ هەرێمی کوردستان زیاتر گوێ لە بەرپرسە گەندەڵەکان ڕانەگرێ و گوێ لە بەشێک لە ڕاوێژکارە کوێرەکان و ڕاوێژکارە بێزانیاریەکان ڕانەگرێ بۆەوەی هەرێمی کوردستان بەرەو ئاقارێکی خراپتر نەبا من پێم وایە دەبێ هەرێمی کوردستان گوێ لە ڕەخنەی بنیادنەر بگرێ من پێم وایە دەبێت دەسەڵاتەکانی شۆڕ بکاتەوە و گوێ لە خەڵکی شارەزا بگرێ گوێ لە خەڵکی مجەڕەب بگرێ بۆی بتوانن هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک لەم بارودۆخە قەیراناویە ڕزگار بکەین و واز لە گوتاری تند و واز لە گوتاری نەتەوەیی بێنین چیتر هاوڵاتیەکانی خۆمان نەچەوسێنینەوە پێم وایە هەموو کوردێک لە لای خۆیەوە ئەوەندە کورتپەروەرە ئەوەندە هەرێمەکەی خۆی خۆش دەوێ پێم وانییە هیچ کەسێک ئەم کوردایەتە بەسەر خەڵکی تردا بفرۆشێتەوە دەبینین خەڵک بەم بارودۆخە ناسەقامگیرە ئابووری و سیاسیەش ڕازیە و پێم وایە حکوومەتێکی پڕ لە کەم و کوڕی هەرێمی کوردستانەوە بە هەر شێوەیەک بێ هەموو هاوڵاتیەکانی خۆمان قبولیانە و لە حکوومەتێکی تر کە بێگانە سەرپەرشتی بکە بەڵام ناشکرێ حکوومەتی هەرێمی کوردستان هاوڵاتیەکانی خۆی پرژێ بخە و هاوڵاتیەکانی خۆی لە بارودۆخێکی ئابووری خراپدا جێبێ. زۆر سپاس. کاکدارا کەمتر لە خولەکێک ینی دەمەوێت وەڵام بیتەوە لە سەرەتای پرۆگرامەکە تا ئێستا گفتوگۆکەمان بە تایبەت لەگەڵ تۆ لە بەروی لە ناو چەقی بارودۆخەکەدای و ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ئاگاد لە ورد و درشتی پرۆسەکە هەیەی ئومێد بەخش نەبوو قسەکانمان بۆ خەڵکێک بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ موچەخۆرانە گەردانیشتون بە دیارمان و سەرێن پرۆگرامە دەکەن حەزەکەم لە کەمتر لە خولەکێکدا پەیامێک هەبێ دانی بۆی کە هیچ شتێک لە سیاسەتکردن نابەحاڵ نییە دەکرێت هێشتا دەرگایەک ما بێ بۆی لەو دیۆ ئاسۆیەکە بێ بۆ چارەسەری کێشەکان. سوپاس دەکەم. بەدڵنیایەوە مادام کێشەکان بەرهەمی کردداری مرۆڤەکانن هەر کاتێک کردارەکان ئاڕاستەیەکی تەندروستیان وەرگرت کێشەکان چارەسەر دەبن بەڵام گرنگەوەیە بتوانین کێشەکان لەکوێیە چارەسەریان من دڵنیاتەکەمەوە هەرێمی کوردستان چارسازیەکی جدی ڕاگەێنێت و لەگەڵ حکوومەتی عێراقیە کە من هیوادارم بتوانین لە هەمواری یاسای بودجەی ساڵی 2023 سیغەیەک تەثبیت بکەیت حکوومەتی عێراقی فیدرال و حکوومەتی هەرێمی کوردستان پابەند بکرێن بەوەی کەمانگانە بچی فەرمانبەرانی هەرێم بدەن لە کاتی خۆیان وەکو سەرجەم ناوچەکانی عێراق هەر کامیشان کەم تەرخەم بۆ ڕووبەڕووی یاسا بکرێتەوانێت
ئەگەر هەمومان بتوانین ئەم فەقەرەیە تەسبیتکەین لە هەموارەکە پێم وایە سەرکەوتنێکی گەورەیە و ئەتوانین زۆرێک لە زەمانەتی دوورودی بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین. سپاس بۆ بەڕێزدارە سێکانەنی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەڕێز دکتۆر نەوزاد تەمەوەندی مامۆستای زانکۆ لە هەولێر لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئێوەش بەڕێزان تا ئێستا بینەری پانۆراما بوون. هەر شاد و بەختەوەر بن.